سڵاوتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم دەڵخێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پرسێکی گەرم و گرنگ کە لە ئێستادا پرسی شنگال بۆتە مەترسیشی گەورە لەسەر پرسی کورد. هەمومان نەزانین دوایەوەی کە لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنیشی کرد بۆەوەی کە دۆخی شنگال تا ڕادەیەک ئاسایی بێتەوە لە ڕووی ئەمنیەوە، بەڵام ئەو ڕێکەوتنە نەچوە بواری جێبەجێکردنەوە. دوایەوەی کە لەشکرکێشی و هەروەها دەستپێکردنی ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان بە بیانووی ڕاوەدونانی پارتی کرێکارانی کوردستان دەستی پێکرد لە چەند هەفتەی ڕابردوودا، لە ئێستاشدا پێکدادانی گەورە و شەڕی لێرە و لەوێ لە نێوان سوپای عێراق و هێزەکانی یەپەژە کە هەندێک چاودێری دۆخی سەربازی بە هێزیشی پاڵپشتیکرد لەلایەن پارتی کرێکارانی کوردستان ناوی دەبن. ئەو دۆخی کە ئێستا لە شنگال دەگوزەرێ ئەمە تا چەند پەیوەندی هەیە بە پرسی کورد و هەروەها بەو شەڕەی کە لە نێوان سوپای تورکیا و هەروەها پارتی کرێکارانی کوردستان دەگوزەرێت. ئەو دۆخە مەترسیدارەی کە ئەم جەنگە لە داهاتووە ئەیهێنێتە ئاراوە تا چەند کاریگەریە بێت لەسەر ناوچەکانی شنگال و هەروەها ئەو ناوچانەی کە تا ڕادەیەک هێزەکانی یەپەژە و هەروەها هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان و لەلایەشی دیکەشەوە هێزەکانی حەشدی شەعبی کە ئەمانە زۆریان لەسەر باڵی ئێران هەژمارەکرێن، ئەمانە مەترسیەکەوێتە سەریان. ئەوەی کە دەگوزەرێت چاودێرانی دۆخی سیاسی هەم چاودێرانی دۆخی سەربازی بە جۆرێک لە مەترسی بۆ سەر هەندێک لە هێزە سیاسیەکان و هێزە شەڕکەرەکان و هێزە چەکدارەکان ناوی دەبن. لە نێویاندا هێزەکانی یەپەژە، هێزەکانی حەشدی شەعبی و هەروەها دوور و نزیک هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان. هەمومان نەزانین شنگال ناوچەیەکی استراتیژیە کە ڕۆژئاوا لەگەڵ باشوور و هەروەها لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە گرێداتەوە کە ئەمە هەم بۆ ئێران هەم بۆ پارتی کرێکارانی کوردستان ناوچەیەکی استراتیژی و گرنگە کە دەیبەستێتەوە بە ڕۆژاوای کوردستانەوە. ئەم هەنگاوانەی کە ئێستا دەنرێت لەلایەن سوپای عێراقەوە هەروەها لەلایەن سوپای تورکیاوە لە داهاتووداوە لە ئێستاشدا، ئەمانە تا چەند مەترسیە بێ بۆ سەر و دۆخەی کە چاوەڕوان نەکراوە بێ لە داهاتوو. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران بەرواری، مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە شاری دۆک لەگەڵمانە. مامۆستا کامەرانم کاتت باش، جەژن لە پیرۆز بێت. دیارە هەمومان نەزانین دۆخێکی نەخوازراوی ئێستا هاتۆتە ئاراوە بە تایبەتی لە شنگال و کاریگەریشی گەورەی کردوتە سەر هەم خەڵکەکە هەم ناوچەکە بە گشتی، چونکە شنگال تا ئێستا زین بریندارە و ئاوەدان نەکراوەتەوە و دۆخێکی قورسی لە دوای شەڕی داعشەوە بەسەرا هاتووە. بەگشتی خوێندنەوەتان بۆ ئەم دۆخە تازەی کە هاتۆتە پێشەوە چییە؟ فەرموو. بەڵێ سپاس جەژنە هەموو بسڵمانەوە هەمی کووردا پیرۆز بیتن. ئەوال شنگارێ دەقاومی تۆڕێ دەدات بەشێکە ژوێ پیلانگێریا نافخۆیی و هەرێمی و جیهانی لەسەر دۆزا کوردی بگشتی و لەسەر کوردستان ئامازن و لەسەر تەڤگەرە ڕزگاری خازا کوردی و لەسەر دەستکەفتێت نەتەوەی نیشتیمانی یەت کوردال هەر چارپارچێت کوردستانێ دابڕینە بەشێکێ گرنگی و ئیستراتیجیە جغرافیا کوردستانێ هەروەها دوماهی ئینانە ئاشتی و ئازادی و پێگیڤەژیانەیە لە شنگارێ و بتقەرکردنا گەلێ کوردێ ئێزدیە و شناوبرنا دیانەتاویە. ئەجبەرێ چەندێژی دژمنێت کووردا و کوردستانێ لەسەر بچووکردنا کوردستانێ و گۆڕانکاریەت دیموگرافیەت کوردستانێ باکۆر باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا دکۆکن. di heman demda gulopê keskî bû hindek hêzê herêmî hatiye helkirinê ku dawî bi hikm û deshelata Kurdistanê bînin li Şingarê, Rojava û li Bakur û li Başûr û li hemî cihekî. Ji ber vê çendê jî ewel Şingarê tête rûdan pêdiviye em wekû tiştekê navxweyî an mihellî an herêmî temaşe nekeyînê. Em wasa temaşe nekeyînê qeziye an doza şingariya û êzdiyan e. بەلکو دۆزا کورد و کوردستانەیە پەیوەندی کوردستان ئامازن بە هەیە، پەیوەندی دەستکەفتێت نەتەوەی نیشتیمانی بە هەیە، پەیوەندی هەبوون و نەبوونا باشوورێک کوردستانێ بە هەیە. مامۆستا کامەران من ئەمەوێ پرسیارێکیکە سەبارەت بە
جموجۆڵی سوپای عراق و ئەو پێکداداننی کە لە نێوان هێزەکانی یەپەژە و سوپای عراق ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوو و هەروەها ئاوارەبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی لێکەوتەوە. بەڵام ڕاستە ئەمە ینی جوڵەیەکی سەربازی سوپای عراقیەک و سوپای عراقی ینی ئازادە بەوەی کە لە چوارچێوەی سنووری عراقدا بۆ هەر شوێنێک بڕات دەتوانێت بچێت. بەڵام ئەین جوڵاندنی هێزەکە و بەرکەوتنی لەگەڵ هێزەکانی یەپەژە کە لە دوای ساڵی 2014 لەو ناوچەیە هەن تەوقیتەکە بۆ لە ئێستادا ینی مەبەستەکە چییە مەرامەکە چییە هەر ئەو پیلانجێڕیە کە جەنابەت ئاماژەی بۆ دی لە ڕووی هەرێمایەتیەوە یاخود نەخێر سوپای عراقیش بەشێکە لەو پیلانجێڕە نێودەوڵەتی و هەرێمایەتی کە هەیە لەسەر ناوچەی کورد و شنگال بە دیاریکراوی. بله زانی مەسەلا حەقی و نەحەقی هەندێکی ئالیە قانونی ئەم سەر بسەکنین شنگار بەشێکە ji عێراقی و بەشێکە ji کوردستانê و tiştê şingarê hatiye kirinê tiştekê derve yasa û sîstem û destûr û yasayê Iraqê nîne. Bo nimûne padê hizbeka êzdiyan hatiye diristkirinê çend hizbê dî hemî dîv destûr û yasayê Iraqê hatine çêkirinê. Leşkerekê li wê heye asayişa êzîdxanê û hêzê parastina rewaya êzdiya û êzîdxanê ser leşkerê Iraqê vene maaşê xweş Iraqê werdgirin. İdara Iraqê ya medenî li wêrê aliyê destûrî ve destûrê Iraqê dibêjî nabît hêzê leşkerî yê Iraqê 7 kîlometran nêzîkî navenda bajêra bibin evê bîne nav erz û ayalî da. Dîsan jî heqê ne Kazimî ne hiç kesekî nîne li Iraqê hêzê leşkerî supay beramber xelkê xwe beramber hawelatiyê xwe ceribînît û bikarbînît hêzê bikarbînîtin. Ew biyanûya ew çêtken ku ew leşkerê li wêrê ew hêzê li wêrê ku pekeke an Partiya Karkerê Kurdistanê neprastî her eyb û fêhetî û şermizarî û rêreşe evê axifnê hindek kes û hêzolayan dubare dikin. Çunku evê Kurdistan firotî Tirkiya و اوید شنگار هلا دست دجمنی دا 2014 لشکر عراق و او کسو هزو لایانی الویری با تریلیون کا دلار شلمیسل و انبار و جدی چک لا دست داعش دا و ملتک به پاراستن هلای 9 میلیون امرو و دربدر و آواره که حتان و کجی 5000 کچیت کرد دید ازدی شرف و ناموسان دست داگیر کرانده عیب افروکی او بحث هنده بکن بشنه شنگار جارکادی چونکو شنگار خوینا پیرجن و پیرمیر و گنج و لاوت شنگار هاتی رزگار کرنه تو هر شنگار مقبروان ببینش بر هنده جی او پیلانگری بشکل هندک عرب سنه پیرادبن دیگل ترکیه دیگل هندک لایندی بداخوان کاظمی جوکو سرک وزیر عراق بدنگل برانبر و دیاره چونایی بو ترکیه کاریگری لسر و هیه و اوجی دبیته بشک جوی پیلانگریه جبرکو اگر او نبشک بن جوی پیلانگریه سرک کمار عراق و پارلمان عراق و سرک وزیر عراق او مکلفن خوین و شرف و ناموس خلق کردستان و عراق بگشتی بپارزن شوان جی گل کرد ازدی مامۆستا کامەران پرسیارەکە ئەوەیە یعنی تا بۆ نمونە کاتێک کە سوپای تورکیا لەشکرکێشیەکە بۆ خاچی باشووری کوردستان و هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی دەستوریدا سەر بە عێراقی فیدراالە یعنی دەبینی 50 بۆ 6 کیلۆمەتر دێتە ناوچەکانی هەرێمی کوردستان بنکە و بارەگادا دەمەزرێنێ ینی ناوچەکان ڕزوباخی هاوڵاتیان دەسووتێنێ خەڵک زەرمە دەبێ دەبینی سوپای عێراق و بەرپرسانی باڵای عێراق زۆر بە شەرمنانە ئەمە شەرمەزار دەکەن بەڵام دەبینیت ئێستا ینی ناوچەیەک ئارامە و هیچ کێشەیەک و هیچ ینی مەترسیشی تێدا نییە عێراق سوپای بۆ دەژوڵێنێ و دەیەوێ ڕەوشی ئاسایشی ناوچەکە تێک بدا ینی بەجددی ئەمە ئەگەر لە ڕووی پیلانژێڕێەوە سیر بکرێت ئەتوانین بڵین عێراقیش بۆتە بەشێک لەم پیلانژێڕیە بله صداصت عراق بشکل به پیلانگریه و هایا عراق جوان جمهوری لشکری هیا یکم جار ام دبیجین هیچ مترسیه کا شنگاری و شنگاریا و هبون آسایش کا یا خلق شنگاری ویر سرکسکنینه مجرد تشت شنگاری پیتن تهمت بار کردن او لسر بیرو باور و فکر و فلسفه و جلان بخوا اداره کا یا ذاتی آواکریه شخوا اوجی گناه نینه جبر کو عمل ویره ام تبنیا دموکراتیت کن ام یا سوسیالیسم کن ام یا سوسیال دموکرات کن نهایه کتین اجتماعی کردستان حزب کا سوسیال دموکراته کس نشد گناه بار کد بجتن حزب نیا کردستان یا آنیا پارتی دموکراتی کردستان حزب کا دموکراتی کس نشد بجه با دموکراتیت امریکا بریتانیا چه بوی
شنابی تلویر حزبک دموکرات بی یا هر واسه حزب اسلامی جی افرو که سیستم کنفدرالیسم دموکراسی یه بوی سیستم کردا بگشتی و سیستم روشهلات ناوین جبر و چنده جی نه هم ترسیا شنگار و شنگاریا سر عراق آنسر کردا آنسر هرما کردستان نینه لی اف بهنگاوانو که تیتا هاوتنه بهنگاوا ایکه بونهلانا قوارا باشور کردستان بداخوان او اتفاقا نهی جوت مهجی خوکشتنا حکمت کردستان یا گل بغدا او بهنگافا بیتی او بخوا دستکفتت خوید نتوی نشتیمانیت ملت خوش ناو ببد و اوجی بشکش پیلانگیریل سر هرمی و سر کردستان و سر دولت ترکیه سرکشیاش ناو برنا وان پیلانگیریا دکتو و پیشنگیا دجمناتیا کردال جهان بگشتی دکتو سر ناو پگکی زۆر باشە مامۆستا کامەران ئەگەر پیلانگێڕیە بۆچی یعنی لێرە و لەوێ هێزە کوردیەکان و پارتە کوردیەکان یەکتر تۆمەتبارەکەن بەوەی کە بوونەتە بەشێک لەم پیلانگێڕیە ئەگەر کورد هەر هێزیشی کوردی لە باشووری کوردستان ببێتە بەشێک لەم پیلانگێڕە هەرێمایەتی کە هەیە لەسەر دۆخی شنگال و لەسەر بەدەسەوەدانی شنگال جارێکی دیکە و لەسەر دروستکردنی وەکو جەناب دەڵی مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان ئەو هێزە کوردیە چۆن لە مێژوودا ناوی دەبرێ و چۆن دەکەوێتە بەرنعرەتی خەڵکی بەڕاستی ڕاستی ئەو تشتێ تێتە بەڵافکردنێ و هاوڵاتی دبێژن ملەتی کورد بگشتی هەر چا پارچە کوردستانی ئەوروپا و جیهانێت ئاخەوێت ئەو خۆ بەرسەواوەی چەندێ تێتە دانێ نەبوویەت مێژووە مرۆڤایەتیەدا تۆ وڵاتێکی ئازاد بێ ڕزگار بێ حتا حەدێکی تەسەر بەخۆی و سەرواریەخوا هەبیت تو بچی دەستێ دەولەتەکە بیانی بگیری بینی سەر ئاخاخوا افجاره اوه کارساتا که هری مازنه یاد دوی اگر او دولتا تو اینی سر آخاخا دولتا که رزگار کرد بید پشتوان و هاری کارتا و ملتتا ولاتتا بید حتی حد که ریچیت تو پریکاوی ولات خو رزگار کی بس اگر او دولتا تو اینی دولتا که فاشست و داگیر کرد بید دولتا بید اعتراف تا و هبوناتا و ملتتا و ولاتتا و زمانتا و کلتورتا و دیروکاتا نکتم بگمان تو دکویت سنگراوی دجمنی دا و میجو رحمه کسی نابد اف انسانیت هفکاریات ترکیات یعنی کی دبن بلا ببن کیش پارچه کردستان دبن بلا ناوی آنچ بید بلا ببید حسکن بلا سربانه مری خیبن لهمبر ملت خواه لهمبر ولات خواه لهمبر دیروکی لهمبر خوده بگمان دیت روی رش و شرمزار بن افجاره هر کسی کش مبیتن و هر کسی که آخا کردستان بفروشیتن بهست کاویجی برانبر دیروکی دی شرمزار بید مالا مصطفی دو شورش یا ایلون و گلان هر دو دانان سر کرکوک و سر منطقه ات آزادگیری بس تنازل جی نکر اگر مالا مصطفی یک کلمه جی گود با کرکوک نه کردستانه منطقه دی اوید میسله و جهدی حتی خانقینه و مندلی نه کردستانه او شورش چند بون دال مالا خیر نشتی بید آن دا سروکی عراقی بید آن دا جگری سروکی عراقی بیدن توی وقتی جدا 58 حتی سال 6 لی او شورش حتی کرنه و گله کرد سال 6 که حتی نطقه که 3 سال خوینا وان گنجاش خانقینه حتی زاخود حتی رتنه نبو هنده بود لشکره که داگیر کرد بینن سر آخا کردستان بهنده بو دا آخا کردستان بپارزن چون تو نکاری داگیر کرده کی بگوری و پیوسته کرد استراتژی سر و خاله بسکنن و هر ایکجی موقع خالت و مسئله دا بزانی تو دیار بکن هلا سر والله موقعی جیو پۆلۆتیشی کورد بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئێستا ینی سوپای عێراق لەلایەک و سوپای تورکیا لەلایەشی دیکەەوە هەندێک هێزی دیکە ینی مەرامیانەوە مەبەستیانە کە داگیری بکەن تا چەندە ینی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئێستا وەکو پێشتری جەنابەت ئاماژەت پێدا ینی شنگال و ئەو زنجیرە چیایی شنگال کە ئەمە ینی زنجیرەیە کە هەرێمی کوردستان و باشووری کوردستان و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ باکووری کوردستان پێکەوە گرێداتەوە گریمان ئەم ناوچانە ئەم مەترسیە ینی خستێ ژێر دەستی هەندێک لە هێزە هەرێمایەتیەکانەوە کورد چ زەرەرێکەکە و مەترسی داهاتووتری بۆ سەر ناوچەکانی دیکەی کوردستان و بە تایبەتی هەرێمی کوردستان چی دەبێت مامۆستا کامەران بله خوشغا شنگار برای پیشینه برای امامیه جنوب کردستان درجه های 2000 ساله و پتر برگری کری سر وقت آشوریا و کلدانیا و بابلیا و پشتیهاتنا اسلام 1443 ساله شنگاریه هبون خاپاراستی زمان و ادب و کلتور و شارستانی خاپاراستی دیروکا خاپاراستی او کلخت شنگاریه هات یا پاراستن او پارچه کردستانی
عیب و شورەیەکە مەزنە ملەتی کورد بخوا بچیت وێ پارچە کوردستانê bikete destê dijmin û dagîrkerekî da ji ber ku eger şingar şlepê Kurda çodê sihêla jî çît eger sihêla çodê zimar jî çît eger mîsilê çodê duhokê jî çît bedaxewan desthelata başûrê Kurdistanê bixwe evrûke bûye beşek ji wan kesê rêxweşker bû gorankariya dîmografiya Kurdistanê bi navê referandûmê 51 sadê ji axa başûrê Kurdistanê ji dest da. Îroke Konsilê Tirkiya li Perlemanê Kurdistanê azadane û azayane li pêş çavêt milletê Kurd û van hizbê siyasî evê xwe Elîkê Batê û qehreman dizanin pêş çavêt wan dibêjîtin em ew menteqet em hatine têda berwarî bala û nêrwa û rêkan û gare û metîn dibêjin ew axameya û mekiriya û ev bi darê em birîn niyetmene. دیسان جی گوره و دکیومنت الپرلمان کردستان گلک جارا پرلمانتارا بلاف کرین گلک جوا آخوان سه باجرا جی ملکینی هاتیه فروتنه بو کمپانی جهانی بروی چنده جی اوه پرس نه پرسا پککه آنیکیتی آن پارتی پرسا کرد و کردستانه 6 میلیون کرد چارنویس وام شنگاره بگیره دایه چارنویس هر چار پارچه کردستانه بشنگاره بگیره دایه آزادیا کردستانه بشنگاره بگیره دایه پیوسته کرد استراتیجیک نتوی نیشتیمانی بخدانن کردستان کا رزگار ملت که آزاد ستاتوی دموکراسی آشتی خاص به هر چار پارچه کردستان وش بوه چنده جی اوی کار نکتن بگمان او دی راستا خو اتوماتیک کویتت سنگرا دشمن و داگیر کرد کردستان دا و پیوسته هر کس جی فهم بکد ئەم گۆڕانکاریانی کە هەیە مامۆستا کامەران زۆر کەس ناوێبن بە گۆڕانکاری سەدا دوایەوەی کە ڕێکەوتن نامەجییانەکان کە لە نێوان زلێزەکان وەختی خۆی ئیمزا کراوە بە کۆتا دەچێت بۆ نمونە سایکس بیکۆیە لۆزانە ئەمانە بە کۆتا دەچێت و دەڵێن ئەمە بەشێکە لە دەستپێکردنی هەنگاوی داهاتووی زلێزەکان بە تایبەتی زلێزە هەرێمایەتیەکان ئیقلیمیەکان بە تایبەتی وەکو دەوڵەتێکی تورکیا کە هەمیشە مەرامی بووە بگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی و ناوچانی کە ینی لەژێر فەرمانڕەوایی و لەژێر ڕکێفی ئەو دابوون بگەڕێنێتەوە ئەتوانین بڵین ئەم مخەتەتەی کە ئێستا هەیە بەشێکە لە کۆتایی هاتنی ڕێکەوتنامە جیهانەکان وەکو لۆزان و سایکس بیکۆ یاخود نەخێر ئەمە جۆرێشکی جیاوازە راستش چه راستیەکە مێژووی بۆ وی پرۆژە وان ئیدعایەت تورکیانینە و میساقی ملی ئان ساڵا 2023 تەمام ببی چه ڕاستێک بوێنینە سایکس پیک و لۆزان و سیڤەر ئەو پەیماننامە هەمی دژی ئیرادەیە gelê کورد و gelê herêmê hatîne darêtin û sîver û lozan jî ew sînaryo bûn çunku li Sykes Picot biryar helbûdan Kurdistan bibîte çar parçe evê dî hemî bixapandina gelê Kurd bûn ji bo hindê gelê Kurd sala çardê heta sala 23 wan heft hes sala da xwe amade neket ji bo azadî û rizgarî serxebûnê bedaxa wan hindekê to ku Hesen Xeyrî xetta xiyaneta neteweyî derketin berîhingê jî Swaret Hemîdî ew xiyanet xaînêt Kurd hemî bûne Swaret Hemîdî Mîrgehê Kurd hemîş nabirin Parto Hêzolanêt Kurdîş nabirin malbatê to ku Bedirxaniyaş nabirin bûne beşek ewa îroke têtekirinê şerê projet îstratîjiyel Rojhelatê navîn proje Türka projekê İslamiyê Sunniyê Toraniyê Kemaliyê faşistê yê bêjim dijî mirov û mirovayetiyê we ya diyar e Erdogan serkêşiya wî projeyê diket û divêt navê bisilmana û bisilmanetiya Rojhelatê navî hemî bêxte bin rekê xefexew û careka dî yek netewa û yek ziman û yek ala proje İranê bedaxewan projekê Sunniye Şiiye efû projekê Şiiye projekê Farisiye çi berjewandiya Kurd û Kurdistanê têdanî cihê Kurda têdanî ne proje Emerîka jî bedaxewan Emerîka sê çar proje bi Kurdistanê hene bes hetan û ke îstratîjî ser projekî şwana kar nekiriye Kurda jî proje xwe ye proje Kurda proje konfederalizma demokrasiye an bêjne proje kecekê an bêjne proje xweseriya demokratîk û diviya ev biba proje Kurda xira jî بلو فرازنا گریمان کو اف پروژه جنینه یعنی بو چی پارتی دموکراتیک کردستان ان یک نشمانی کردستان ان بزاوا گوران یا یک گرتون حزب کادیل باکور باش روشلات پروژه که بدیل بوان هر سه پروژه وان دولتا پیشکش نکرد کرد همیل سر متفق ببن نه کی ماسیا کرد او
کورد به سیاستن به استراتیجینت به آرمانجن آرمانجکا وان نینه کردال باشور هر تشت خوش دزدایه سروریا خویاگر سروریا خویاولا سروریا خویا نشتیمانی سروریا خویا آبوری تشتک نماد لپتوان دا پراستیجی یعنی مروفی شت یاریا بجیتن جیوکو پیت اف حکمت و اف دا صلاة باشور یا بویا پیترانکا بچیکا جی پیوسته ام سروره بسکنین اف دست کفتیت نتوی نشتیمانی 100 ساله که نه خوینا شهید کردستان ریباره که رشتی حتی که اف دست کفتیه گشتی نبه قناغه پیوسته ام بجدیل هزر سر بکنو ام عقلیت و سیاست و استراتیجیت که تازه کار بکن پراستیجی چه رئیس وزراء و چه سر کمارت چه سر کرم نشند به فوضای دا قیاده باشور بکن و بگهن ریک که راست و درست هەر مامۆستا کامەران خۆی یانی ئێستا هەموو لایەگەزان کە دۆخی باشووری هەرێمی کوردستان بەڕاستی لە ڕووی پەیوەندی سیاسی و هەروەها پەیوەندی نێوان بەرپرسانی باڵای حیزبەکان بەڕاستی لە ئاسێکی زۆر خراپدایەوە ئەوەی کە دەگوزارێت ینی ئاواتی خەڵکی کوردستان نییە وەکو جەنابیش داماژەت پێدا ئەم هەموو پرۆسیسە هەیە لەلایەن وڵاتانی هەرێمایەتی و هەروەها لەلایەن وڵاتانی زلهێزەوە بۆ گۆڕانکاری لە نەخشەی سیاسی و جوگرافی ناوچەکە و نەخشەی وڵاتان و لە نێوشیاندا ئەو پیلانجی ڕێگەورانەی کە هەیە لەسەر هەرێمی کوردستان و ئەو قوارەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردوو شانازیمان پێوە کردووە بەڵام ینی خەڵک ینی داخی ئەوی لە دڵایەوە مەخابنی ئەوەیە کە بەڕاستی تا ئێستا سەرکردایەتی سیاسی کورد نەیانتوانێت لەسەر ئاستی باڵا ینی بەرەیەکیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە گەورانی کە لەسەر دۆزی ڕەوای کورد هەیە لە ڕووی نەتەوەی و نیشتیمانیەوە پێت وایە کورد سەرکردایەتی سیاسی کورد خەڵکی کوردستان خۆیان دەتوانن لە ئێستادا ئەو بەرە هاوبەشەنەتەوەیە پێک بێنن و بەرەنگاری هەموو ئاڵنگارێک گەورانە بنەوە کە لە داهاتووشی نزیکدا ڕوبەڕووی ناوچەکە بێتەوە بەێش خوا کارەسات باشووری کوردستاندا چییە ینی ئەو خەبات و شۆڕش و تێکۆشی نامەکری بۆ کوردستانەکە ئازاد و ڕزگار بوو قووەتا خودێ و پێ گۆڕانکاریەت هەرێمی و جیهانی پاریکاریە هەندێک دۆست و هەواڵ و دەولەتە بریتانیا فەڕەنسا ئەمریکا هەندە دەولەتە نۆتەیەکێ ئەم ئیناینە سەر حکمی و ئەمش تورکیا و ئیرانی جهێدی ئیناین لێ مخابن ئەم چ دبێژین ئەو پێهنگاوێت هاتی نەهاوێتنش نۆتەیەکی حتا vêgavê ئەو ئارمانج و استراتیجەتە هاتینە داناندنێ ئەو نینە یا شۆڕەشا ئیلونێ و گولانێ و شۆڕەشانیە کوردی بکار دەکرد ئەو ئارمانج ئەو نینن ئەوامە هەفتێ ساڵە ملەتی کورد سەر پەروەردەکری ئەف حکمەتە تەمسیل و نینەریا وجدانە کوردی زیندی ناکرد دویل ئارتی من مرۆڤێک دیت بەرە زیندانی سیاسی بوو ئاخب گوتی ئەس زیندانی بووم و حکمی ئەعدامێ سەر من بوو بەس بۆ من خۆشتر بوو ژێ ڕەوشێ هەما بڵە قیادیەت کووردا ئەوی مرۆڤی بکەنە پێوەرێک کە ڕەوشە باشووری کوردستانی گەهشتە چ ئاست بەداخەوەن سەرکردێت باشووری کوردستانی بگشتیە دبێژم هایەوانش ملەتێوان و وڵاتێوان نینە ئەول دنیایەکی ژین وڵات و ملەتێوان دنیایەکە دژین تشتێ دکەن ئەڤروکە یەک ئارمانجە بخوادانایش ناوبرنا پەکێکە و جەلان و دژایەتیکردنا فکر و فەلسەفا و جەلان و پەکێکێ وش ناوبرنا بزاوا ڕزگاری خازا کوردی هەر چار پارچێت کوردستانی ئەوانە ئارمانجا خواکریش ناوبرنا پەکێکێ تورکیا ژی ئارمانجا خواکریش ناوبرنا gelê Kurd bigiştî ji ber hindê her du hêz ev vê xalê êku du digirin ji navbirna PKK ji navbirna Kurdistana mezin û ev jî xwekuştin e întihar e eva êrokê hikmet û desthelata başûrê Kurdistanê ket rastî xwekuştin e întihareke û dê derencametê pir xirab bin eger ser vê siyasetê ya şaş di berdewam bin مەسلەی بۆ نمونە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە شنگال ینی تا ڕادەیە وەکو جەناب دامەژەت پێدا ئەمە دۆخێکی هەرێمایەتیەوە پیلانجێڕیە بەتایبەت لەسەر ڕەوشی کورد تا ڕادەیەک جەنابەت ئەوەت ئاماژە پێدا کە ئێرانی ژانی مخەتەتی خۆی هەیە کە بەرەو بە شیعیبوونی ناوچەکە و درێژبوونەوەی ئەو هیلالە شیعی کە دەوترێت و تورکیاش بە هەمان شێوە لە مخەتەتێکی دیکەیە بەڵام ئەی تا ڕادەیەک هەندێک هێز بە تایبەتی هێزی عێراقی هەن کە هێزی شیعین و ئەمانە لە چوارچێوەی حەشدی شعبیان لە دوای شەڕی ینی تیرۆرستانی داعش و ئازادکردنی ئەو ناوچانەی کە سونین ئێستا ئەم هێزە شیعانە لێوە باڵا دەستن
تا چەندە ئەم هێزە شیعانش کە سەر بە ئێرانن لە چوارچێوەی ئەو پیلانگێڕی هەندێک لە وڵاتانی هەرێمایەتی بە تایبەتی تورکیا و ئەمریکا و سعودی و هەندێک وڵاتی دیکەدان بووی ئەوانش بکرێنە ئامانج بەڕاستی. زانی خاڵێکا گرنگ و ئیستراتیجی هەیە مە gelekî ve Korîn mel ser Kurda û Kurdistanê û hokarê serneketna Kurda kirine. Hokarê serneketina Kurda ji dewleta mîdya were em neçîne berîhîngê ji van 2500 sala were hokarê sernekeftina Kurda Kurdin. Hokarê şinav Kurda çûna Kurda Kurdin. Hemî îmaratê Kurdî plangêriya û xiyanetê navçûne, hemû şoreşê Kurdî plangêrî û xiyanetê navçûne, hemû serhildanê Kurdî 37 serhildan Kurdistanê çêbûne hemû xiyanetê navçûne. Ji ber hindê pêwîst e em vê bikeyne miqyas û pêwerek. Em sengera Kurdî Kurdistanî diristkê. Çênabît Kurd sengera vê hizbê û hizbadî vê hêzê û hêzadî vê hêza herêmî hêza cîhanî de şûrî. Eger em îrokê yekêtiya Kurda çêkên her bo nimûne eger ev şeve برس مسعود بارزانی برس قبا طالبانی بابل طالبانی سرکرده‌ای PKK جهه که روی نخاره بیانه که هفبش در بخن بجن ام لهفاتین ام اکودنا کو جام دجاتی اکودنا کین ام سرچالن ویس و پاشاروجا کردال دهف رینو ما پروژه که استراتژی و رأی که استراتژی هيا بو باکور باشور روشلات روش آوا ارد قیامت رابط اگر اف دولت هرش کنه سرما نه بگومان بالعکس پیچوانه و اف دولت همی دهن سر خواب وان چمینن یعنی ام ویل سر ناکوین ام بچین روش آوای کردستانش ناف بین و دور پیج بکین و خندکاب کلین ام ویل سر ناکوین ام چین گل حکمت عراق پیلانگیریال سر شنگاری و شنگاریا بکین ام ویل سر ناکوین ام بچین ناکوکیت یکیتی و پارتی کورتل بکین ام ویل سر ناکوین ام بچین ناف مالا بارزان و ناف مالا طالبانی ناکوکیت وان کور بکین و ببین حتی سر حشتی و نهلین چجارا اف پرزگری که چاره سر ببن یکیتی و یک ریزیا کرده جبر هنده دوید او کسو هزو لعنت هرمی و جهانی دبر جوانده کرد و کردستانی دابن پروژه کردا قبول دکن دوید ام جید گلبین ما چاره سریت خواه بو قضیا کردی دوزا کردی هنه ما وکو کنکه جی ما سه چار پیشنیار بکرن اول مها 11 مها 12 2021 ملبغدا کنگره حوار کردی عربی سرکفتی ملویر پروژه که استراتیجی وکو کرد پیشکش کرد حاجة العراق والشرق الأوسط إلى نظام سياسي إداري جديد. أف نظام سياسي إداري جديد چی تشتم؟ كونفدراليزم ام وكو كرت مانعي منين الاسرائيل والولايات الشاميه والولايات العرب وحتى يمن منطقه همي ببيتا منطقه كونفدراليزم والديمقراطي وكو اوروبا ام كرت مانعيناك سوريا وتركيا العراق وايران هر چهار دولت بك ببنا هرمك ديمقراطيه كونفدرالي ام مانعيناك تركيا سوريا العراق ايران بتنه ببنا چهار دولت كونفدراليه ديمقراطي اگر هاتو شو اف دولتا و امریکا و بریتانیا و اوروپا و اسرائیل به همی قبول نکن کواتا وان دویت ملت کرد قرب بکن ملت کرد عباده بکن ملت کرد سر نقشه نه لنصد سال 21 دا بو به چنده جی کرد شر مرنه و مان و نمانه دکن و کرداجی پروژه و سیاست و استراتیجیت خواهی کل سر بنگه کنفدرالیزم و دموکراسی انجی خواستریا دموکراسی هاتی آوا کرنه و گله کرد یا آماده حتی آخر کرجی السر پیابید بو به چنده خبات بکتو و دجاتی کرنا به چنده جی ام دبینی راستا و خود تکرنه اما ام دبیجین یک نقطه بوتارهم بکن کار اینانا 323 جارا چکی کیمیایی دجی گری لاداد 6 حیواداش مها 3 حتی مها 10 سالا چوی دا او نشانه قرکرون عباده او بدنگی اوروکل بهدینا تتب کارینانه چکی کیمیایی روزانه تتب کارینانه دجی گریلا او نشانه قرکرنه صباحی عین وی چکی کیمیایی دجی پیشمرگه و مالبات شهیدت باشور جیب کارینن ما مسا کامران اما لرابردو وکو جنابش دلی یعنی پێویست بوو یەکانگیر بین و پێویست بوو یەکێتیەک لە نێوان هەموو هێزەکان هەبێ بۆی کە بتوانین ینی وەکو کورد خۆمان بسەلمێنین لە ناو ینی نەخشەی ڕامیاری جیهانیدا بەڵام یعنی منەمەوێت پرسیارێک بکەم لە ڕووی ئەوەی کە کورد ئێستا زۆر جار شانازی پێواکاکەڵێ ئێمە وەک قەوارەیەک لە نەخشەی ئابووری جیهانیدا ینی ژمارەیەکی دیاری تا چەندە کورد ئەتوانێت لە ڕووە ئابووریەکەوە ینی قەوارەی نەتەوەیی و سیاسی و بوونی خۆی بپارێزێ و بتوانێت سوودێک ببینێ
لەم ئابووری کە هەم وڵاتانی هەرێمایەتی هەم ئەو وڵاتانی کە چاوی تەماعیان لەسەر خاشی هەرێمی کوردستان و خاشی کوردستانە ینی دوور بخاتەوە توانیوێتی ئەوە بکات لە ڕابردوو و لە داهاتوە توانی ئەو کای خود نەخێرە مەشمان نەتوانێ بکەین. سەداسات پێچەوانەی vê diriste bedaxewan roja ewilî jî gaz û neftê Kurdistanê derêxistin min muqabele gel dengê Amerîka hebû min got ev karesata bû Kurdistanê ji ber ku mîzanyame parême ji Bexdatê pêwîst e Kurd serwet û samanê xwe diyar neket bû dewletê herêmî û cîhanî çunku Kurd nikarîtin neşêt evan serwet û samana biparêzît. Bedaxewan îroke serwet û samanê Kurdistanê yê tên ev karînan ji bo dagîrkirina Kurdistanê û lêdana bizava rizgarî xaza Kurdî. Tirkiya vekirî digot û hezar cara jî dibêjin ev hêrişê dikene ser roj ava ser Bakur ser Başûr hemû parê Başûrê Kurdistanê têtekirinê ev hewet îbadê li ser girîla hemû biçekê Başûr parê Başûr têtekirinê ev hemû hevkariya lojîstî têtekirinê hemû parê Başûr e bedaxewan pare û serwet û samanê Başûrê Kurdistanê yê bûye naz û nimet bû Tirkiya û bû Îranê û dewletê dî û yê bûye musîbet bû xelkê Başûrê Kurdistanê û xelkê Başûrê Kurdistanê yê bi derdê hejariyê û bêkariyê û feqîriyê dinalîtin û rojane yê welatê xwe bi cihd êlît întimaa wetanî qewmî nemaye hiç hesteka neteweyî niştîmanî nemaye mecmueka berpirsê Kurd yê bûne milyardêr û trilyondêr ê li cîhanê û yê li ser xwîna feqîr û jarê Kurdistanê jiyaneka ya herî bilind diborînin û bêguman jî ev siyaseteka ya aboriya pir xelet e ji ber ku ev aboret berjewandiya ne Başûrê Kurdistanê ne jî parçe diyet Kurdistanê ne jî berjewandiya bizava rizgarî xaza Kurdistanê qet nehatiye û nahêt ev kar înanê. مامۆستا کامەران ینی ئێستا کورد وەکو ئاماژەمان پێدا ینی ئەوی کە گرنگە لەم کێشانەدا کە بە تایبەتی بەرۆشی ینی خاچی کوردستان و خەڵکی کوردستان ئەگرێت و بە دیاریکراوی بەشێک لە خاکەکەی کە ئێستا یانی لەژێر مەترسیدایە ئەویش ناوچی شنگالە و بە شیکردنەوەکانی بەڕێزت و بە تێڕوانینی زۆرێک لە چاودێرانی ینی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەوانەی کە شارەزان لە مێژوو جوگرافیادا لە هەرێمی کوردستان ئەم بەشێکی ئێستا ینی ئەم مەترسیە گەورەی لەسەرا زۆر استراتیژیە و ئەگەر لە دەستی بدەین ینی مەترسیشی گەوراکەوێتە سەر قەواری هەرێمی کوردستان. هەنگاوی جدی کە پێویستە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان بینێن لە ئێستادا بەلای جەنابتەوە چییە؟ ینی ئەو مبادرەیە کە جەنابت دەڵی کە پێویستە بیکەن سەرکردە سیاسیەکان بەڵام نایکەن ئەی ئەگەر نەکرێ باشە کێ دەبێ ئەم دەرگای ئاشتیە بکاتەوە ئەم دەرگای گفتوگۆ و پەیوەندی بکاتەوە لە نێوان ئەم لایەنە سیاسیانەیە خەڵکی سڤیل تا چەندە ئەمانە دەتوانن ینی ئەوان ببنە هۆکارێک و ببنە فاکتەرێکی فشار بۆ سەر سەرکردایەتی سیاسی کورد کە ئەم هەنگاوەیان پێ بنێن خەڵک توانێت ئەمە بکایان نا. یەکەم جار ئەvە ئەرکێ وان کەس و حزب و هێز و لایەنە بخوایەت نافخوادا ئەو کەسێت ئاشتیخواز و نیشتیمان پەروەر و وڵات پارێز ناوان پارتیا هەمیە دەهەنە ڕاستی درسۆزن هێزێت ئەمنی دەهەنە ناوپێشمەرگەی دەهەنە سەرکردایەتێتوان دەهەنە باش vê rewşê fehm dikin bes an newêrin an jî berjewendiya xwe têk nade ji ber hindê heqîqetê rastiyê bû qiyadiyet xwe nabêjin ya divê pêwîst e hêzê çekdarê Kurdistanê pêşmerge û gerîla û şingarê û YPJ û YPJŞ û şervan helwestê xwe yê neteweyî niştîmanî bi hevra diyar bikin û dijî hindê bin êk Kurdistanê bifroşît û muameletê û ticaretê bi Kurd û Kurdistanê biket yasiyê girêntiya Kurda û desthelata êkê li Kurdistana mezin hemî gelê Kurd e. Bêguman gelê Kurd bi hiç awayekî ji awayan wekî medîtî divan çend salê çûyda bi taybetî sala 98 were heta nûke piştî wê plangeriya navneteweyî ser bizava rizgarî xaza Kurd milletê Kurd ji partiyê xwe siyasî hişyartir e niştîmanperwertir e şoreşgirtir e têkoşertir e û muxlistir e milletê Kurd 6 milyon Kurd amade ne evrûke li hember her hizb û hêz û lehenekê siyasî rawastin yê xîyanetê li axo Kurdistanê biket yan jî yê Kurdistanê bifroşît. Bedaxewan evrûke bêhîviyatiyekê yê mihewletken li Başûr bo milletê Kurd çêbît û nahêlin îrada milletê Kurd serkevît. Ew îrada li şêladizê çêbûy û ew gencê li şêladizê bi destê xweyêtirîs û bi qemîsê nîvhiçik hêriş kiriye ser debabê Tirka
هەر گوندێکی کوردستانی ئەو ئیراده هەیە هەر منتەقێکی هەیە لێ حکومەتە کوردستانی بەداخەوەن و هەندێک پارتی سیاسی کوردستانی سەر بێ ئیرادەکردنا گەلێ کورد لە باشوور کار دکەن و دژی هەبوون و ئیراده و دژی سەروەریەخوا کار دکەن پێویستە ئەو vê ڕاستیە بزانن ku ew nikarin îrada gelê Kurd bişkênin û ew nikarin jî bi şerrê gelê şoreşgerî û şerrê têkoşîna neteweyî bi dumahî bînin. Di heman dem da pêwîst e ew bizanin gelê Kurd ji wan natirsît. O gelê Kurd eger evrûke başûrê Kurdistanê bo nimûne nerabûye serxwe û serhildaneka sertaserî naket ne ji ber hindê ya ji hikûmetê an ji partiyê siyasî ditirsît ji ber hindê ye çunku qurbanî dayine şehîd dayine em hemî şerm ji xwîna şehîdê xwe dikin û em li xwîna şehîdê xwe vê axê xudanîn me divêtin ev destkeftiyê neteweyî niştîmaniyê Kurdistanê ku bi xebat û têkoşîneka mezin hatiye cih û van partiyê siyasî jî têkoşîn daye ew kesê nava yeketî niştîmanî Kurdistan nava Partî Demokratîk Kurdistanê Partî Gel û Sosyalîst û PASOKê giyanê xwe ji dest dayê ewan bu hezba giyanê xwe ji dest nedaye bo Kurda û Kurdistanê bu serwerî û şeref û namusa xwe ya ji dest da be ew giyan yekî qurban tiştê herî pîroz li defme reha şehîdan e ew reha şehîda divêt em evrûke lê bibîne xudan û em serweriya wan bibîne xudan û vî gelî vî welatî biparêzîn ji ber vê çendê jî پێویستە ئەف خاندنا خەلەت ئەوەل باشوور بۆ ملەتێ باشوور تێتەکردنێ کۆ ملەتێ باشوور تەسەور دکەن ملەتێکی ترسنووکە ویە جەبانە ویە بێ ئیرادەیە و نکاری تشتێکی بکات پێویستە ئەو خاندن بێتە دووبارەکردن چونکو هەلبژارتنێ چۆیدا ملەتی زاربێ خۆدانە و دوێ هەلبژارتنا بێجیدا ئەس باوەر بکەم ئەف پارتیە سیاسی ئەگەر خوانە گوەرن تەمام دێ ڕەزیل و ڕسوا بن و دش مەیدانە سیاسی دەرکەبن چونکو کەسێک پشتەوان نەمایە مامۆستا کامەران قوربانیدانی هێزە جیاجیەکانی کوردستان پارچە جیاجیەکانی کوردستانمان بینی ڕابردوویشی نزیکمان بیرەکە ینی داعش لێرشی کردە سەر ناوچەکانی کێشە لەسەر کەرکووک و هەندێک ناوچەی دیکە بینیمان لە یەک سەنگەرە هێزی پێشمەرگە و گەریلا و ینی هێزی پارچەکانی دیکەی کوردستان ینی پارێزگاریان کرد لە خاشی هەرێمی کوردستان لە باشوور ینی ئەمە ئەستەمە لە ئێسادا بەدی بێت ئەم یەکگرتوویە و ئەم یەکانگیریە و ئەم هەوانگیە بۆ ئەوەنە ئەستەم بۆ لە ئێستادا سەداسەد ئەvە نە ئەستەمە و نەمەحالە و نەزەحمەتە بتنێ ئیرادەیەکە سیاسیا سەربەخۆ دێت بەداخەوەن باشوورێ کوردستانê ئیرادەیە خوا سیاسیش دەستدایە بڕیارە خۆیان سیاس سەربەخۆش دەستدایە کەتنە بن باندۆر و کاریگەریە هەندێک هێزێت هەرێمی و جیهانیدا bi sedan û ez çê bijmete bi hizaran bingeh û barega û noqteyê dewletê herêmî û cîhanî yê emnî û istixbaratî û mixabiratî li başûrê Kurdistanê û li Iraqê peyda bûne nahêlin rehetî û yekêtî çêbîr nahêlin yekêtiya Kurda çêbîr neçawa 2013 li ser daxwaza berês Abdullah Öcalan û berês Mam Celal û Kak Mesûd Barzanî li ser daxwazabana bangewaziya Hizbê Kurdistanî ki 110 Hizbê Kurdistanî li Hewlêrê kom bûn û hîwayek bû milletê Kurd çêkir eger ev başûrê Kurdistanê jî وەکو پەکێکە وەکو حەزبێ دی خودان بڕیارە خۆیان سیاسی بان و بەردەوام بان li bin fişara Tirkiya û Îranê ve deşwî projê yekêtiya Kurdan û yekêtiya neteweyî neberdaba evrûke da kongreka neteweyî ya berfirê hebîtin da sîhwaneka Kurdistanî hebîtin da stratîjeka Kurdistanî hebît evrûke jî gelek saneye du kadrêt Dilsoş Partî Demokratîk Kurdistan du şekêtî niştimanî Kurdistan û du kadrêt PKK Hewlêrê Silêmanî li Masîfê li Barzanê bicivin bêguman hemî pirsgirêkê Kurda dê çareser bin û çunku çi pirsgirêkê wesa li navbera menînin bibo yanî bû nimûne yanî min nedîtiye çi cara armanca PKK ji navbirina Partî Demokratîk Kurdistan bît armanca yeketî niştimanî Kurdistan ji navbirina PKK an hezbekadî û pêçewane jî dirse ji ber vê çendê ew eqeliyet û zihniyeta hey ewa ku PKK bi dijminê xwe serekî dizanît û mirinaxwe bi destê PKK dizanin eger ev eqeliyet û zihniyete bête guhorînê û em van hêzê Kurdistanî piştevan û dostê ek bizanîn û hindek kes hebin navbera van sê hezba da hatin û çûnê bikin bêguman sedasat hem dê mala Barzan hem Talabanî û hem binemalêtwan hem hizbêtwan û hem hikûmet û hem Bakur û Başûr bêguman dê parastî bin û dijmin dê bi destê vala derkevî çawa li zabê siyar hatin û peya çûn vê gavê jî dê siyar hene û dê peya çûn ehtimala ne gihin peya jî biçin بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا کامەران بەرواری مامۆسای زانکۆ کە ڕاستەوخۆ لە دووەکەوە لە بەرامی پانۆراما لەگەڵ مامووی مادوومان کردی زۆر سپاس مامۆسای جان
بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێب شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.